شارەزای بواری ئینتەرنێت و تەکنۆلۆژیا بە تایبەت لەم سەردەمەدا بەڕێز سەباح یونس یەکگەلمەدا بە پڕێکا ستودیۆ نەپڕێکا ئینتەرنێتی فەرموو کۆ تۆقەیەکیش بکەین مادەم هەرا سپاس باش ناوەکەم شەماڵ سەباح غەڵەتە باش شەماڵ گەرا خۆشحاڵم سپاس دەکەم خۆشحاڵم ئەم هەواڵە ڕاستەوەی باسم کرد کە هێڵی ئینتەرنێت دەپسڕێت لە مانجیدا 11 مانجیدا شۆک بووم بەڕاستی شتی وە نەویستی ها چونکە ئینتەرنێت دەتوانم بڵێم کۆنتترۆل ناکرێت لەن هیچ کەسەوە کۆنتترۆلش دەکرێت لەلایەن هەموو کەسەوە ئەو هایە چونکە هەموو سیستەمەکان پێکەوە بەستراینەوە و مەگەر شەڕێکی نەوەوی ڕووبدا و ئەو کێبڵانەیە کە لە ناو دەریان و لەسەر وشکانین هەمووی لێکدا بپسڕێ و ئیتر کۆنەکشن ڕەبت نەمێنێ لەگەڵ ئینتەرنێت ئەو ئینتەرنێتی کە ئێمە بەکاردێنین هیچ پەیوەندیەکی بە مانگەکانی دەستکردەوە نیە هەمووی کێبڵە لە بنی ئۆقیانوس و دەریا و لە بنی ئەو عاردەی کە لەسەری دەژین هەمووی ئەوەی ئێستا ئێمە لە کوردستان بەکاریدێنین بڵێ بەڵام هەوڵش هەیە ئینتەرنێت لە ڕێی سەتەلایت و دابین بکرێ ئەوەی کە کۆمپانیای ستارلینک کۆمپانیاکە ئیلۆن مەسک دەیەوێت لە ڕێی سەتەلایتەوە هەزاران سەتەلایت لە ئاسمان جێگیر بکە و ئینتەرنێت دابین بکە بۆ وڵاتەکان خۆتان نەزان ئێستا لە ئۆکرانی ئاکتیڤە ماوەیەک لە ئێرانش ئاکتیڤ بوو نازان ئێستا ئاکتیڤ ماوەیان لە ئەمریکا و لە وڵاتان تێست دەکرێت وەکو تێست بەڵام ئەوەی ئێستا هەیە ئێمە بەکاریگەین لە کوردستان هەموو لە ڕێگەی کێبڵۆیە و بەشی زۆرشی لە تورکیا و لە ئێران کاک شەماڵ ئەوەی ئێستا لە سوۆشیال میدیا ئەو دەنگووە گەرمانە کە باز دەکەن و شتێکی وا هەیە خەڵک ڤیدیۆی لەسەر کردووە لە سوۆشیال میدیا لە یوتیوب لە فەیسبوک نووسینیان لەسەر کردووە کە ئەم شتا پیلانێکە و وا دەکا ئێستا خەڵک چون پەیوەندیان هەمووی لە ڕێ ئینتەرنێتەوە ویان لێ بکەن ئیتر لە دەست چەند کەسێکی کەم بێ ئەو ڤیددیوانت بینیون بۆ ئەم شتانە دروست دەکرێن ئەسڵان لە ساڵی 1995 دوو هاودامەزرێنەری ئینتەرنێت ئینتەرنێتیان کە دامەزران دەبوو بیدایەت کە بۆ ناوخۆی و بۆ ئەمریکا و بۆ حکوومەتی ئەمریکا بووە و تەن تایبەت بووە بەڵام دوای ئەوە کە گەشەی سندووە و گەورە بووە لە 95 باسی 95م کرد بۆب هاودامەزرێنەری ئینتەرنێت وتی لە 96 ئینتەرنێت تێک دەچی لەبەر زۆر هۆکار لەبەرەوەی زۆر گەشە دەکایتر تەحمل ناکە سیستەمەکە وزەی زۆر پێویستە هەندێکی تر گوتیان ئەو سیستەمانە هاک دەکرێن هەندێک هەرێک و دوای ئەوە لە 96 خوان کۆنفرانسێکیان کرد هەمان کەس بۆب گوتی وانە سەرکەوتوو بۆ ئیشەکەمان ئینتەرنێت ناپچڕێت بەڵام لە پاش ئەو قسەیەوە چەند ساڵ جارێک ئەو قسانە دووبارە دەبنەوە کە ئینتەرنێت ڕۆژێک دادێ قسەڵۆکە بەڵێ دووبارە دەڵێنەوە لەوانەیە ئینتەرنێت لە ناو دەچێت ڕادۆستێت تەحمل ناکات ئەو هەموو تێرابایت و گێگابایت و بۆ هەموو کێبڵەدا دەڕ باشە لێرە ڕەنگە خەڵکیش ئەو پرسیارە بکە مەسەڵەن بۆ نمونە باسی هەر کۆمپانیەکی گەورە بکەی خاوەنێکی هەیە بڵێ ئێستا ئەگەر ئەمە ئینتەرنێت بیکەینە کۆمپانیەکی گەورە کە هەموو دنیای پێکەوە بەستووە سنتەرە سەرەکیەکەی ئینتەرنێت کە لەوێوە هەم هەواڵ و زانیاریەکان وەردەگیرێ و هەم لەوێ شۆ بڵاو دەکرێت لەکوێیە ئێمە ناتوانین بڵێن سنتەری ئینتەرنێت لەوێ یان لەوێ ئینتەرنێت وەکو باسم کرد بەستراوەتەوە تۆ بێنە پێش چاو سیستەمێک هەیە لە سێڤەرێکت داناوە لە ئەڵمانیا و ئەو سێڤەرە پابلیک IP هەیە و کۆمپانیەکەی تۆش ئینتەرنێتی هەیە دەتوانانی داتایەکانی ئەو سیستەمەی کە لەوێ هۆست کراوە بە ئاسانی بیخوێنیتەوە وبسایتە ئەنجا سیستەمێکی حساباتە بەڵام ئەگەر لە ئەمریکا کێشەیەکی ئینتەرنێت هەبێ ڕەنگە تەسیر نەکە کاریگەری ناکاتە سەرشی خۆمان دەکەین ئەو زانیاری داتانەی کە لە ئەمریکانە بەدەستمان ئینتەرنێت بۆ ڕادەوەستێ هەندێک جار حکوومەتەکان ڕای دەگرن هەندێک جار کێشەیەکی تەکنیکی دروست دەبێت لە خودی کۆمپانیاکە یاخود لە ماڵی کەسەکە یاخود کێشەیەکی با بڵێن کێبڵی ڕئیسی کە داخلی کوردستان دەبێت لەوێ کێشەیەکە بێت ئێستا هەمومان بە ڕێگای کوردستاندا دەڕۆین ڕێگاکانی کوردستان دەبینین لە تەنیشتەوە ڕێک هەڵکۆڵدراوە لەسەر قیڕەکە و داپەشراوەتەوە ئەو هەموو فایبەر ئۆپتیکە ئینتەرنێت دەگەینێت جا ئەگەر ڕۆژێک قەتعێک دروست بێ کۆمپانیایی دابینکەری ئینتەرنێت خێرا دەگاتە سەری چاشی دەکاتەوە تاکو ئینتەرنێت نەبێت بە کورت و کرمانجێکە سویس پلاکێک نییە یەکێک بە کەیفی خۆی بکوژێنەوە ئینتەرنێت ئەوەی کە باز دەکەی ئەو تۆپیکە ئەو بەو شێوەیە نیە ئینتەرنێتی جیهانی داون بێ بەڵام هەمووشمان لە بیرمانە کاتی تاقیکردنەوەکان دەبێت حکوومەتەکان
بەتابەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئینتەرنێتی دەکوژێنەوە 4 ساعتە 3 ساعتە دەیکوژێنەوە تا گزی نەکرێت لە تاقیکردنەوە. مادەم باسی کوژاندنەوە و گزینەکردن و ئەو شتانە هەیە ئەگەر ئەوە بڵێن نوێکردنەوەیکی ئەنتەرنێت لە پێشمانە ڕێکخستنەوەیە باشترکردنەوەیە نازانم شتێکی وا هەیە لە ڕێ بێگومان پێشتر و کێبڵانە توانیان ئەوەندە نەبووە دوایەوە بوونەتە فایبەر ئۆپتیک ئێستا کە توانایان زیاترە و بە بەردامیش چاکسازی و ئەپگرێدی تێدا دەکرێەوە بواری تەکنۆلۆژیا بە خۆتان هەموو کەس ڕوونەکە بواری تەکنۆلۆژیا ساڵ بە ساڵ ئەپدەیت دەکرێتەوە ساڵ بە ساڵ تەکنۆلۆژیایەکە کەلوپەلی نوێی بۆ دێ ئامێری نوێ پرۆتۆکۆڵی نوێ شتێکی نۆرماڵە یانی کاریگەری نابێت. ئەوەی ستارلینک و ئێلون ماسک ئیشیان لەسەر کرد لە ڕێمانگی دەستکرد و ئینتەرنێتەوە بۆ هەموو دنیا بەردەست بێت بەبێ ئەوەی کێبڵ و سوزانم ژێرە عرد و پرسرانەوەوانە بێت پرۆژەیەکی سەرکەوتو دەبێت لە داهاتوویکی نزیک ئەوە بەردەست دەبێت بەبێ بەرامبەر ئینتەرنێت خەڵک هەمووی بەدەستکرد بێ بەرامبەر نابێت بەڵاخەوە هیچ بزنسێکە بیرۆکەیەکی ئیلۆن ماسکە بزنسی پێ دەکات هەچەندە لەوانەیە بیرۆکەیەکی باش بێ بەڵام تۆ سەیری ئامریکا کە بە $500 کارتی ئینتەرنێت بە $100 $600 لەسەر ڕادەوەستێ و لە هەموو وڵاتێکش نییە دەبێت خۆی وڵاتەکە ئەکتیڤکە لەسەر سیستەمەکەی خۆی و ئەو سەتەلایتانەی بۆ بنێرێت تاوەکو سیگنەڵ بداتە ئەو وڵاتە بە بەردەوامی بۆیە من دەڵێم ئەوش بەدیلێکە لە ڕۆژێک لە ڕۆژانە گەر ئەو کێبڵانە لەبەر هەر هۆکارێک کێشەی بۆ دروست بوو بتوانانی سود لە ئینتەرنێتە ژوەر بگری بەڵام ئەوها بە خۆڕایش نییە بەڵام خێراترە ئەکیت ئێستا ئەو باز دەکرێت زۆر خێراترە 100 مێگایە زیاترە زۆر جار خەڵک لە کوردستان گلەی لە ئینتەرنێتی کۆمپانیەکانی پەیوەندیکردن لە کوردستان دەکەن ئینتەرنێتمان لە چاو خەڵک زۆر خراپە و نازان خەتای کۆمپانیەکانە یان ئەوەی کە بۆمان هاتووە بەشی ئەوانە دەکەن ئەتوانم بە زمانێک سادە بڵێم ئەتوو بۆ ڕێکت هەیە ئەو بۆ ڕێ بەلوعەیەک هەیە ئاوی پێ بەردەدەیتەوە لە بۆ 2 کەس بێ باشتریان لە بۆ 1000 کەس بێ زۆر جار ئەو کێشەیەمان هەبووە دیدیکەیتت باندویت نەبووە بەڵکو دیعاکراوە کە دیدیکەیتت باندویتە بەڵام بەهۆی زۆربوونی بەکارهێنەرەوە دەبینی هێوا شۆش ئینتەرنێتەکە خاو دەبێتەوە دمای کاسوژی بەحسکم و ئەو نوچێتەتەنی بەحسکردن گوتگوتێنێ بەحسکردن دیرش ڕاستی ئینتەرنێتی هەروەکی خۆمینێت ڕەنگە هەندە گۆڕانکاریە بن کاک شەماڵ یونس وانە شەماڵ سەباح شەماڵ ئەوە لووە شەماڵ سەباح گەلک سپاس بوو خۆشحاڵ بووم هەر بژی ڕازای بۆرە تەکنۆلۆژیا ئینتەرنێت گەلە بخێرە سپاس گەلک سپاس